بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لا تفسير سورة الأنعام قيشتنا آياتي سطو أنجاوهشت آياتي سطو أنجاوهشت تاوكري آياتكي بيشوترك باسي بتبرستكاني مكدكا قتمان ديان قت أجر خواي قورا چۆن کتێبی بۆ جوولەکە و نەسڕانیەکان ناردووە، کتێبی بۆ ئێمەش ناردبایە، ئێمە لە ئەوان چاکتر ڕێگای ڕاستمان دەدۆزیەوە. ئەو پێش ئەوەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. خوای گەورە کە پێغەمبەری نارد پێیان دەڵێ خۆ ئەوە خوا بەڵگەی بۆ ناردن و کتێبێکی بۆ ناردن کە هیدایەتی تێدایە، کە ڕەحمەتی تێدایە، کەچی ئێستاش نە بە دوای پێغەمبەرەکەی دەکەون، نە بە دوای هیدایەت و ڕەحمەتەکەی دەکەون. جا دواتر خوا فەرمووی ستەمکارترین کەس ئەو کەسەیە کە ئاەتەکانی خوا بە درۆ بزانێ، یان لادا لە جێبەجێکردنیان، و خوای گەورە هەڕەشەشی کرد لەو کەسانەی کە لە ئاەتەکانی خوا لادەدەن و جێبەجێی ناکەن بە توندترین سزا. ئاەتی 158 دەفەرمێت هەل ينظرون ئایا ئەوان چاوەڕێی چی دەکەن؟ إلا أن تأتيهم، إلا جگە لەوەی کە أن تأتيهم بێ بۆیان المەلائکەة فریشتەیەک یعنی فریشتەیەک بۆ ڕوحکێشانیان، تەنها چاوەڕێی ئەوە دەکەن بێت بۆیان فریشتەیەک بۆ ڕوحکێشانیان ئەو کات ئیمان بێن و بەدوایکەون، بەدوای پێغەمبەرکەون. ئەو یەئتیە ڕەبوکە، یان چاوەڕێی ئەوەنە بێت بۆیان، ئەو یەئتیە یا بێت بۆیان ڕەبوکە پەروەردیگارت، بێت بۆیان پەروەردیگارت. با کەلیمەکان بکەین دوای مەبەستی ئاەتەکەی ڕوون. ئەو یەئتیە یا بێت بۆیان بەعض ئایاتی ڕەبیکە، هێندێک لە نیشانەکانی پەروەردیگارت، هێندێک لە نیشانەکانی پەروەردیگارت کە مەبەست لێی نیشانەکانی هاتنی ئاخر زەمان و کۆتاییە. جا دەفەرمێت یەومە، ئەو ڕۆژەی، یەئتی بەعض ئایاتی ڕەبیکە، یەئتی دێت، بەعض ئایاتی ڕەبیکە هێندێک لە نیشانەکانی پەروەردیگارت، لا ينفع نفسا ئیمانوها، سود ناگەێنێ بە هیچ کەسێک ئیمانوها باوەڕهێنانەکەی، لەم تەکون ئامەنەت من قبل، کە ئەو کەسە باوەڕی نەهێنابێ پێشتر، ئەو کەسەبەت یا ئەنجامی نەدابێت فی ئیمانیها لەگەڵ ئیمانەکەیدا خەیرەن چاکە. قل انتظروا، پێیان بڵێ دەی چاوەڕێ بن، ئینا منتظرون، بێگومان ئێمەش لەگەڵ ئێوە لە چاوەڕوانیانی. ئەگەر کەلیمەکانتان نووسیون دات شەرحیکەین. هەل ينظرون إلا أن تأتيهم الملائكة، ئەو هەلا طبعا بە معنای لۆغەویەکە یعنی ئایا، بەڵام لێرە عولەما دەفەرمون لەگەڵ ئیلای بەکار هاتووە، دەبێتە پرسیاری ئینکاری، یعنی هەل ينظرون یعنی ما ينظرون، یعنی چاوەڕێی هیچ ناکەن، وەگەوەی پێیان بڵێ هیچ نەماوە بۆ بتپەرستەکانی مەککە بێ، بۆ باوڕەکان بێ، تەنها چی ماوە؟ تەنها ئەوە ماوە إلا أن تأتيهم الملائكة، تەنها ئەوە ماوە فریشتەی ڕوحکێشان بێت. کە فریشتەی ڕوحکێشان هات، طبعا هەموو کەس شوێنی خۆی دەبینێ و هەموو کەسێکیش دەیەوێت لە کاتی هاتنی فریشتەی ڕوحکێشاندا ئیمان بێنێ، بەڵام ئیمان هێنان قبوڵە لەو کاتیدا؟ بێگومان نەخێر. خوای گەورە هەرچی پەیام و ڕەحمەتە، هەرچی موژدە و ترساندنە بۆ بتپەرستەکانی مەککەی ناردووە لە ڕێگای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بە هیچ ئیمانیان نەهێناوە. واضحە؟ تەنها ئەوەی ماوە خوا بۆیان بنێرێ سێشتن کە لە کاتی هاتنی هەر کامێک لەو سێشتانەشدا ئیمان هێنان قبوڵ نییە و عەمەلی ساڵح تێیدا قبوڵ نییە و پەشیمان بوونەوە تێیدا وەرناگیرێت، چونکە لەو کاتانەدا دەرگای تەوبەکردن و پەشیمان بوونەوە قوفڵ دەدرێ. هەموو کەس باوەڕ دێنێ، بەڵام باوەڕی هیچ کەس لەو کاتانەدا قبوڵ نییە. هەل ينظرون إلا أن تأتيهم الملائكة، یعنی ئەوان چاوەڕێی
هیچ شتێک ناکەن تەنها ئەوە نەبێ کە بێت بۆیان فریشتەی ڕوحکێشان کە فریشتەی ڕوحکێشان هات ئەو جارەها داوای لێ بکەن بڵێن دەی مۆڵەتێکمان پێ بدە مەجالێکمان پێ بدە با ئیمان بێنین و عەمەلی ساڵحکەین ئەو یەئتیە ڕەبوک یا چاوەڕێی ئەوەی دەکەن پەروەردگارتان بێ ئەو دوو تەفسیری هەنە هێندێک دەفەرمون مەبەست لێی ئەوەیە چاوەڕێی فەرمانی پەروەردگار بن کە سزاتاندا کە وەختێک خوا سزایدان و عقوبەیدان لە کاتی سزادان و عقوبەکەیدا بتانەوەی پەشیمان ببنەوە کە ئەو کاتیش خوا عقوبەکەتان لەسەر لا نابا هەندێکیش دەفەرمون ئەو یەئتیە ڕەبوک یان چاوەڕێی ئەوەی دەکەن پەروەردگارتان بێ لە قیامەت بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە دەست بکا بە محاسەبەکردن و لێپرسینەوە ئەو جار داوای لێ بکەن و ئیمانی پێبێنن ئەو کاتەش ئیمان هەر قوبوڵ نییە ئەو یەئتیە یان چاوەڕێی ئەوەن بێت بۆیان بەعض ئایاتی ڕەبیکە هێندێک لە نیشانەکانی پەروەردگارتان مەبەست لێی نیشانە گەورەکانە ها علامەتە گەورەکانی هاتنی قیامەتە کە حەدیثمان هەیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لا تقوم الساعة حتى تطلع الشمس من مغربها قیامەت دانایە هەتا خۆر لە خۆر ئاواوە هەڵنێت و لە خۆر هەڵاتەوە ئاوا نەبێ بەڵام فإذا طلعت وراءها الناس آمنون أجمعون خۆر لە خۆر ئاواوە هەڵهات هەر هەموو خەڵکی بە دوایدا بە تێکڕا ئیمان دێن و دەبنە مسلمان بەڵام وذلك حين لا ينفع نفسا إيمانها لم تكن آمنت من قبل أو ڕێک تەفسیری ئەو ئاەتەیە ئەو کاتەیە کە ئیمانی هیچ کەس وەکردەوەی چاکەی هیچ کەس قبول ناکرێ کە پێشتر ئیمانی نەهێنابێ عەمەلی ساڵحی نەکردبێ واضحە ئەو یەئتیە یا چاوەڕێی ئەوەن بێت بۆیان بەعض ئایاتی ڕەبیکە هێندێک لە نیشانەکانی پەروەردگارت جاخوا دەفەرمێ یەومە یەئتی ئاگادار بن ئەو ڕۆژەی کە دێت بەعض ئایاتی ڕەبیکە نیشانە هێندێک لە نیشانەکانی پەروەردگارت نیشانەی دنیا خرابوون لا ينفع نفسا سود ناگەێنێ بە هیچ کەسێک ئیمان وها باوەڕهێنانەکەی لەم تەکون کە ئەو کەسە پێشتر آمنت باوری نهێنابێ من قبل پێشتر لەم تەکون آمنت باوری نهێنابێت ئەو کەسە من قبل پێشتر ئەو کەسەبەت یا ئەنجامی نەدابێ في ئیمانیها لەگەڵ ئیمانەکەیدا خەیڕە کاری چاکە واضحە یعنی نە ئیمان هێنان قوبوڵە نە عەمەلی ساڵحی ئەو کاتەش بە کەڵکی هیچ کەس حەز دەکەی هەرچی ماڵی هاتە بیبەخشە سەرت لە سوزدەی هەڵمەگرە بەردەوام هاوارکە و بپاڕێەوە بەڵام لەبەرەوەی پێشتر نەت کردووە ئەو کاتە بەکەڵکرد نایە قل انتظروا پێیان بڵندەی چاوەڕێی یعنی ئەگەر هەر بە قسەم ناکەن ئەگەر هەر ئیمان ناهێنن ئەگەر هەر پەشیمان نابنەوە چاوەڕێی ئەو حاڵەتانە بکەن چاوەڕێی ئەوەی بکەن کە دەمرن یان چاوەڕێی ئەوەی بکەن کە خوا بڕیاری سزادانتان بۆ دەردەکات یا دەست دەکات بە محاسەبەکردن و لێپرسینەوەتان یان چاوەڕێی ئەوەی بن کە علامەتە گەورەکانی قیامەت دێ چاوەڕێ بن ئینا منتەظرون ئێمەش وەکو ئێوە چاوەڕێین ئەگەر هەر بە قسەم ناکەن ئەگەر هەر ئیمانم پێ ناهێنن تەبەن ئەوەی عاقیدی کە ئەمریان پێ دەکا بۆ ئەوەی نی ئەمرەکەی جێبەجەکەن ئەوە تەهدیدە هەڕەشەیە خوای گەورە لێیان دەکا یعنی ئەگەر هەر ئیمان ناهێن و بە دوای پێغەمبەر ناکەوە دەی چاوەڕێی ئەو ڕۆژانە بکەن ئەو ڕۆژانەش دێن بەڵام کە هات ئیمان هێنانەکەتان و بڕیاردانی کردەوەی چاکەتان بەکەڵکتان نایە واضحە هل ينظرون آیا چاوەڕێی چین یعنی چاوەڕێی هیچ شتێک نین هیچ شتێک نەماوە بۆیان بێ إلا أن تأتيهم الملائكة تنها أو ماوە بێت بۆیان فریشتە کام فریشتەیە فریشتەی ڕوحکێشان ئەو یەئتی ڕەبوکە یا چاوەڕێی ئەوەی دەکەن پەروەردگاریان بێ گوتمان خودی خوا بێ بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە کە قیامەتە یان ئەمری خوا بێ بۆ سزادانیان تەمان هەردوو کاتەکەی خەڵک پەشیمان دەبێتەوە لە کاتی سزادا خەڵکێکی پەشیمان دەبێتەوە و لە کاتێکدا کە خواش دێ دەست دەکات بە محاسەبەی هەموو خەڵک داوای هاتنە دنیای دەکات و داوای گەڕانەوە دەکات بەڵام لە هیچ کاتێکیدا خوای گەورە لەو حاڵەتەی دەرگای ناکاتەوە ئەو یەئتیە بەعض ئایاتی ڕەبیکە یا چاوەڕێی ئەوەنە بۆیان بێت هێندێک لە نیشانەکانی پەروەردگارت هێندێک لە نیشانەکانی دنیا خرابون کە لەلایەن پەروەردگارەوە دەنێردرێن یەومە یەئتی بەعض ئایاتی ڕەبیکە ئەوە ئاگادارکردنەوەیە ئەم ڕۆژەی کە دێتن هێندێک لە نیشانەکانی پەروەردگارت
لا ينفع نفسا إيمانها سدنا جينت بهيج كسك إيمان هنانكي لم تكن آمنت كباوري نهنا به أو كسا من قبل بيشتر أو كسبت يا أنجامي ندابه في إيمانها لقل إيمانكي دا خير كاري جاكا أو يك إشارة كيشيتي داها بو قيامة إيمان بتنه يعني بزني بو يرزقارد به إيمان زائدا عملي صالح دبي إيمانت هبه عملي صالحي شركر به طبعا نا إيماني بعمل بكالك دي نا عملي صالحي بإيماني شا هي إيماني نيا ويا بلام عملي صالحي لوانه هبن بلام كفالنركي إيمان نبي بكالك ناه هش خدي إيمانك لوانه هبه بلام هيس عملي شي صالحين هيس عملي شي صالحين طبعا أوش بتنه إيمانك فرياي ناكبه أو فرياي إنسان دكبه إيمان دبي بتواعي هبه وعملي صالحيش ببيت وأنا إنسان دبي كرتبيتي قل انتظروا كيان بله يعني أجا هر بقصيان نكردي هر بشيمان نبونه هر توبيان نكر بيش أو حالتانا كيان بله تشاوربن إنا منتظرون بيقومان إيمش لقل إيوة تشاوردك أو جار آتي دعاء الخواذ فرما إن الذين فرقوا دينهم بيقومان أواني فرقوا بش يان كرت آين كيان ما بس تي لي رجولكو نصرانيا كانن كدينيان كردبوا سن بشك أوي ك لقل مصلحته برجواندي خوان دقونجا تاك باوشيان بيدا دكردو جيبزيان دكرد هندێکی لەگەڵ مەسلحەت و بەرژەوەندیان نەدەگونجا بە تەواوی لایان بردبوو هەر لە ناو کتێبەکەشیاندا نەیانهێشت بوو و هەروەها هەندێکیش تەمەن دەستکاریان کردبوو بۆی بە شێوازێک بینووسنەوە کە لەگەڵ مەسلحەت و بەرژەوەندی خۆیاندا دێتەوە یان کە بابەتێک دەهاتە پێشێ ئەگەر مەسلحەتیان لە جێبەجێکردنی کتێبەکەیدا بە کتێبەکەیان دەهێنایە پێشێ و واگر مصلحتیان لە کتێبەکەی نەبایە کتێبەکەیان پشتگوێ دەخست و بەلادەنا کە ئەوە سیفەتێکی خراپە طبعاً خوای گەورە بۆ جوولەکە و نەسرانیەکان کە کتێبەکەشیان نەسخە بەتاڵە وایە و دینەکەشیان بەسەر چووە ئەدی بۆ ئێمە کە شوێنکەوتەی پێغەمبەرێکین کە پێغەمبەری هەتایە وە قورئانێک کە بۆ هەموو خەڵکی هاتۆتە خوارێ و بۆ هەر هەموو سەردەمێک هاتۆتە خوارێ بۆمان ڕەوایە بیکەینە بەش بە حەزی خۆمان کامەمان حەز لێ بوو باوەڕی پێبێنین و ئەوەی حەزمان لێ نەبوو باوەڕمان پێ نەبێ باوەڕمان بە هێندێکی بێ و باوەڕمان بە هێندێکی نەبێ هێندێکی جێبەجێکەین و هێندێکی جێبەجێ نەکەین ئەگەر لە قازانجمان بوو پەیڕەویکەین و ئەگەر لە قازانجمان نەبوو بێدەنگەی لێ بکەین یا ئەرباسی نەکەین یا پەیڕەوی نەکەین بگومان دینداری ئاوان نییە دینداری خۆ ئێستا دەیکەینێ خۆ بەدەستەوەدان و خۆ تەسلیمکردنە بە ئەمری خوا چونکە خوا لە تۆ چاتر مەسلحەتی دنیاشت قیامەتیشت دەزانێ ئەو شتانەی کە لە زەرەریشتن قازانستن و ئین الذین فرقوا دینهم بێگومان ئەوانەی بەشیان کرد ئاینەکەیان وەکانوا شیعا بوونە کۆمەڵە و دەستە خوا دەفەرمێتی لەستە منهم لەستە تۆ نی لە ئەوان لە هیچ شتێکدا یعنی تۆ لە هیچ شتێکدا نابێ وەکو ئەوان بێ لە هیچ شتێکدا تۆ نابێ بیر و بۆچوونت فکرت کردارت وەکو کرداری ئەوان بێت و دەبێت لیان بێبەری بی ئینەما ئەمڕهم بێگومان تەنها و تەنها فەرمانی ئەوان یعنی بڕیاردان لەسەر ئەوان دەگەڕێتەوە بۆ چێ ئیلە الله بۆ لای خوا تەنها خوا دەتوانێت قەراری سزادانیان بۆ دەرکا قەراری سزادانیان تەنها بەخوای دەکرێت یعنی تەنها لە قیامەتێ ئەوانت دەکرێت خوا سزایاندات و عقوبەیاندا لە دنیاە هەر سزایەکیان دەی لەوەی خراپترن ئینەما ئەمڕهم بێگومان فەرمانی ئەوان یعنی فەرمانی سزادانی ئەوان ئیلە الله دەگەڕێتەوە بۆ لای چێ بۆ لای خوا ثم ينبئهم پاشان خوای گەورە ئاگاداریان دەکاتەوە بما كانوا يفعلون بە هەر کار و کردەوەی کە کردویانە یعنی چی ئاگاداریان دەکاتەوە کە ئاگاداری کردیەوە دوای ئاگادارکردنەوەی چ دێ تەبەن سزا دێ ئاگادارت دەکاتەوە یەکەم جار پێت دەڵێ ئەوە کردەوەکانتە ئەوە تەرازوی خراپەکانتە و دوای ئەوەی کە ئاعترافی بە خراپەکەی خۆی و بە تاوانەکەی خۆی کرد ئەوجا خوای گەورە دەفەرمێت ئەو سزاکەتە بیچێژە واضحە ئین الذین فرقوا دینهم بێگومان ئەوانەی بەشیان کرد ئاینەکەیان وەکانوا شیعا بوونە کۆمەڵە و دەستە
لست يعني تۆ نی منهم لە ئەوان لە هیچ شتێکدا، يعني تۆ لە هیچ شتێکدا نابێ وەکو ئەوان بی، نابێ ئەوان بەشێک بی لە ئەوان وەکو ئەوان بیرکەیە، وەکو ئەوان بڕیاردەی. إنما أمرهم بێگومان فەرمانی سزادانی ئەوان، فەرمانی عقوبەدانی ئەوان إلى الله دەگەڕێتەوە بۆ لای خوا، ثم ينبئهم پاشان خوا ئاگاداریان دەکاتەوە بما كانوا يفعلون بهر كارو كردويه كأوان أنجاميان دابتو أنجامي بدن. معلومة؟ طبعا أولا وثمان لسر نصراني جولك كان هاتو تخواري بلام لنا مسلمانان جدا خلقي آواها يانيا بيقومان هيا أولا إيمان دار بيبلي إيمانا بيني بقرآني طبعا كز ناتواني أوي بلي چونك وابلي كافر دبي بلام بكردار وبعمل زور خلق هيا لدين دا تنها أو شتي زق دكاتوا تنها بانگش بو شتي دكا كلقل برجواندي خوي ولقل حزي خوي ولقل آرزو خوي دقونجي زور جار آكي كلقل مصلحتي دنياي نهاتوا إهمالي دكا پشگوي دخا وجاري واشيا كسكا كزاني جيبجي كردني شرع ودين لزرريتي هر بلاي داناتيتو جيبجي شناكا كاوا بو إيمانو بو دين إنسان خطر صفتك صفت إنسان إيماندار ني إنسان إيماندار ناكره دين بشبشكا دين همو يك پارچه هموی بێکەوەیە وەکو هازانایەک دەفەرمێت دین هەمووی بێکەوە وەرگرا یان واز لە هەمووی بێنە ناکرێ. ها بنمونە کەسێک لە عەقیدەدا ئیماندارێکی چاک بێت بەڵام ئەخلاقی مسلمانان نەبێ، هەڵسوکەوتی مسلمانان بێ بنمونە بەڵام عیبادەتی مسلمانان نەبێ، لە خواپەرستی و دینداری و ها بینی خۆی و خوایدا بەندەیەکی چاک بێ بەڵام کاتێک کە خوا ئەمری پێدەکات بۆ شتی دنیای دینی خوای گەورە پشتگوێ خات و ئیهمالی کات. دین هەمووی بەیەکەوەیە، ئینسان بە پێی توانە هەمووی دەبێ بەیەکەوە جێبەجێکە. هەیە پێی وایە ئەگەر عەقیدەی بنمونە ئیمانی ئەرکانەکانی ئیمانی تەواو بوون گوناهی گەورەش کات و غەڵەت و پەڵەتیشی هەبن زۆر مشکیلە نییە. لە حەقیقەتدا ئەو تێگەیشتنێکی هەڵەیە دین هەمووی تەکمیلە و تەواوکەری یەکترە. یاسای خوای بۆ مامەڵەکردن لەگەڵ ئینساندا چۆنە لە قیامەتێ؟ دەفەرمێ من جاء بالحسنة فله 10 أمثالها. هەر کەسێک بێت بۆ کوێ؟ بێتەوە بۆ قیامەتێ، بێتەوە بۆ لای خوا، بێتەوە بۆ بەردەمی خوا لە کاتی محاسەبەکردندا بالحسنەتی بە ئەنجامدانی یەک چاکە خواچی بۆ دەکا فله بۆ ئەو کەسەی دەنووسێ بۆ ئەو کەسە حساب دەکا 10 أمثالها چاکەکە بەدە ئەوەندەی خۆی. وانەوە قاعدەیە هەر چاکەیەک بیکەی وایە چاکە یەک بەدەیە لای کەمی ئەوە لای کەمەکەی هەر چاکەیەکت کرد مهمەوەی کردارەکەت چاک بێ. بەچی کردار چاک دەبێ؟ چۆن زانین کردارەکە چاکە؟ نیەتەکە لە عیبادەتدا نیەتت بۆ خوا بێ و بەو شێوازە بێ کە خوا دەیەوێ. وایە هەر چاکەیەکەی گچکە بێ گەورە بێ چاکە یەک بەدەیە بە نوێژیشەوە. نوێژ کاتی خۆی چەندانە بوون؟ 50 دواتر خوای گەورە کردوێتیەوە بە 5 بەڵام فەرموویەتی لە بۆ هەر نوێژەی هەر یەکێکتان بەدەدانە بۆ حساب دەکەم یەک ڕۆژووی دەگری. بۆیە ئەوەی ڕەمەزانی بە ڕۆژوو دەبێت 3 ڕۆژی وەکو چی وایە؟ وەکو ئەوی وایە 300 ڕۆژی گرت پێ. دواتر دەفەرمێ ئەگەر شەوالیش بە پێوی دەبێتە چەند؟ چۆن دەبێتە ساڵی تەواو؟ دەبێتە 6 ئەوەی کە 600 ئەوە بۆ هەموو شتێکی دیکە شەروایە. هەزاریەکی بکە بەخێر لە قیامەتێ لە ناو تەرازوەکەدا 10,000 هەیە لای کەمی جاری واشەیە بە نەسی ئاەت تەوەن چاکە دەبێتە 1/100 هێندێک جار دەبێتە 1/700 و جاری واشەیە 700ەکەش چەند قات و چەند بارە دەکرێتەوە و جاری واشەیە و چاکەی واشەیە پاداشتەکەی دیار نییە. تەنها خوای گەورە دەیزانێ. بنمونە ڕۆژوو لەو عیبادەتانەیە سەبر لە کاتی موسیبەت و بەڵا لەو عیبادەتانەیە کە کەس پاداشتەکەی نازانێت تەنها خوای گەورە دەیزانێت. بۆیە دەفەرمێ من جاء بالحسنەتی هەر کەسێک بێتەوە بۆ قیامەت بە ئەنجامدانی چاکەیەک فله 10 أمثالها بۆ ئەو کەسە هەیە و بۆی حساب دەکرێت 10 أمثالها دە ئەوەندەی خۆی ئەو بۆ ئیماندار و بۆ چاکەکاری. ئەدی ومن جاء بالسيئة هەر کەسێک بێتەوە قیامەت بەڵام بە ئەنجامدانی خراپەیەکەوە
فلا يجزى سزا نادري إلا مثلها تنها بقدر خوي نبي خرابيك بيك واضحة وهم لا يظلمون أوان نتاك كار استميل يدكري نخراب كارش نتاك كار استميل يدكري بويك تاك كاني بو هشمار نكري نا تاوان بارش ظلمي يدكري بويك خرابيك بو بكري بدو و یان بۆی خراپەیەکی نەکرد بێ لەسەری هەژمار بکرێ واضحە ئەوە ئەگەر چاکەت کرد وایە ئەدی ئەگەر نیەتی چاکەت هێنا و پێت نەکرا قەراری چاکەیەکت داوە بەڵام بۆت ناکرێت وایە چەندی بۆ دەنووسرێ یەک چاکەی بۆ دەنووسرێ نیەتی چاکەیەکت هێناوە هەر چاکەیەک بەیە نیەتی ئەوە هێناوە بەیانی بە ڕۆژوبی بەڵام بە ڕۆژوو نابی تەنانەت حەدیثمان هەیە شەوێ کە هەڵدەستیەوە یەک لە ئادابەکانی نووسنێ ئەوەیە کە ئەگەر دوفێڵکردن نەها خۆ خەڵەتاندن و تەمەنی هیچ خوا ناخەڵەتێندرێ بە خەڵەتاندن بڵێ ئەو شەو بە تەمام 8 ڕکعات سنەتی بکەم نا بەفیعلی چوویە سەرجەیها سنەت وایە نیەتی ئەگەر بە تەمابی نیەتی ئەوەی بینی کە هەڵدەستێ و چەند ڕکعاتی دەکەی بەنمونە ئەگەر خەو بەسەرتدا زاڵ بوو هەڵنەستایەوە ئەجری هەمووت بۆ دەنووسرێ نیەتت وابێ بەنمونە جوزئێ قورئان دەخوێنی بەڵام شتێک هاتە پێشێ مەشغەڵەتێک نەیهێشت بیخوێنی هەمووت بۆ حساب دەکرێ بۆی ئینسان ئەگەر نیەتی باش بێ بەردەوام جاری وایە بەبێ ئەوەی چاکەکەی بکە بەس بە نیەتی چاکەی زۆری کۆکردنەوە لە خراپەیدا کە بە تەمای خراپەیەکی بکەی بەڵام دواتر نایکەی یا پەشیمان دەبیەوە تەواو فەرقی هەیە جاری وایە بۆت نایەتە جێ بۆی نایکەی جاری واش هەیە بۆ خۆت لەبەر خوای پەشیمان دەبیەوە حکومەکەی چیە ڕووناخان چ مەشغوڵی لێرە نەبووی هەندێجا چۆنە یاساکە چۆنە ئەو بە چاکات بۆ دەنووسێ ئەدی ئەگەر بۆت نەهاتە پێشێ هیچت بۆ نانووسرێ خراپەکەی خوا بۆی خوا چەند یاسای هەیە بۆ قیامەتێ خوا دوو یاسای هەیە زۆر زۆر گرنگە ئاگامان لەوی ئەوە بێ یاسای عەدل یاسای فەضل خوای گەورە بۆ ئیمانداران کامیان بەکاردێنێ عەدل یا فەضل فەضل یا عەدل یعنی چێ بە عەدلی ڕازی عەدل بۆ دنیا هیچ هەموو کەس دەبێ پێی ڕازی بێ بەس لە قیامەتێ ڕازی بۆی خوا بە عەدالەت مامەڵەت لەگەڵ بکە تەمەن عەدالەت ئەوەیە چەندت کردووە ئەوەندەت دابێ بێگومان جاوانی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بێگومان تەوان بە یاسای عەدل بێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەس بەکردەوەی خۆی ناچێتە باش فەرمویان تۆش ئەی پێغەمبەر فەرمووی بەڵێ منیش مەگەر خوای گەورە بە ڕەحمەتی خۆی دامپۆشێ چونکە بهێنە پێش چاوی خۆ ئەگەر هەر کامێک لە ئێمە بەنمونە گوناهمان نەکردبێ وا دانێ کەسمان نین تەوان وایە وە تەمەنیشت چەندە خواردن و نووسن و هیچی تێدا نەبوو بێ هەر هەمووی عیبادەت بوو بێ و بەرامبەری کە لەگەڵ یەک لەو خۆشیانەی کە لەبەر هەشتێدا هەنە بنمونە بزانە کامیان بەقیمەترە لەگەڵ وانە لە قیامەتێش گەڕێ هەر لە دنیاە عیبادەتی خۆمان هەر کامێکمان لەگەڵ ئەو چاکانەی خوا لەگەڵی کردووی و لەگەڵ چاوێکی خۆتی بەرامبەر و لەگەڵ بیستنێک لەگەڵ زمانێک کە قسەی پێ دەکەی وایە لەگەڵ بشخۆش و عەقڵێک کە خوا پێی داوی وایە هەر بۆ نیعمەتە دنیایەکان قەرزدار دەبینەوە وایە بۆی هەمیشە ئینسانی ئیماندار کە دوعای دەکات دەڵێ خوایە بە ڕەحمی خۆتم لەگەڵ کە نەک بەکردەوەی خۆم بەڵێ هۆکاری ڕەحمی خوای کردەوەی خۆتە هۆکاری چوونە بەهەشتیش کردەوەی خۆتە وایە بەڵام بەبێ فەضڵ بۆیە چاکە یەک لە فەضڵەکانی خوای ئەوەیە چاکە دەبێتە یەک بەدا یەک بە سەد یەک بە حەوسەد و جاری واشەیە هەندێک ڕێگای دیکە هەنە خوای گەورە دایناوە مەسەلەن دوای نوێژە فەرزەکان تەسبیحاتێکی دەکەی وایە فەرمان کەسێک 33,000 ئەوەی بڵێ وایە مثلا ئەگەر گوناهی بەقەدەر یان یەک سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر دەفەرمێت تای تەرازوی ئینسانی پڕ دەکەن لە چاکە ئەوانە فەضڵن کەی پاداشتی فەضڵەکەی وەردەگری ئاگاتان لەوەی بێ ئەو کاتە ئینسان ئەسڵ عیبادەتەکەی کردبێ بەتومنەت نوێژت نەکردبێ ئەو زار بڵێ بە تەسبیحاتی خوا گوناهام ڕۆژ دەکاتەوە شتیوان دەبێ ئەوانە فەضڵن مەسەلەن خوات دەبێ ناسیبێ عەقیدەت پاک بێ ئەو جا سبحان الله کت خوا بۆ قرس دەکا الحەمدولله کت بۆ قرس دەکا مە بەسم جاری وا هەیە
هەندێک مامۆستا ئەوانە بەبێ باسکردنی مەبادئ باز دەکەن، یعنی خەڵکێک وا تێگەیشتووە هەر ئەوانە بکە ئەگەر گوناهی گەورەش تەبن و واجباتشت نەکرد بێ بۆت بەر واجباتش دەکەون. ئەوانە هەرگیز بەر واجبات و شتە ئەسڵیەکان ناکەون، بەڵام کە ئەسڵە واجباتەکانت کرد و عەقیدەت سەلامەت بوو، خوای گەورە وەکو فەزڵ ها وەکو ئەوەیەک بەس بۆ زیادکردنی باڵانسی کردەوەکانت ها، بۆ زیادکردن یان قورسکردنی تای تەرازوی چاکەکانت، خوای گەورە ئەو ڕێگە ئاسانانەی بۆ داناوی بۆی ئەسڵی ئەوەکەی عیبادەتەکانی پێ قورسکەی بۆی شانی ئەوەی بین بچینە بەهەشت و وەشانی ئەو نیعمەتانە بین کە خوای گەورە لە بەهەشت بەنسیبت دەکات. چونکە ئەگەر وانە بێ ها یەک بستێک لە بەهەشتێ قیمەتەکەی نرخەکەی لە دنیا و لە هەرچی تێدایەتی بە قیمەتترە، وایە کۆتا کەس کە دەچێتە بەهەشت بەقەت دنیا و ئەوەندەی دەدرێتێ ئەی کەسی دیکە بەو فەزڵانە دەستی کەوتووە. بۆی ئاگامان لێ بێ هەمیشە، بەڵام لە بەرامبەر تەمان خەڵکی خراپەکاردا خوای گەورە عەدلی بەکاردێنێ، دادپەروەری بەکاردێنێت، چەندەی کرد بێ ئەوەندەی بۆ نووسیوە ئەوەندە سزای دەدا. لەناو جەهەنەمێشدا کافر وەکو یەک نینە، کابرا کافریەتیەکەی بەقووەترە، زەرەری زۆرترە، کوفری زیاترە، عقوبەکەشی زۆرترە، وەکو چۆن لە ناو بەهەشتێشدا چاکە وەکو یەک نییە. ئازا دەفەرمێ من جاء بالحەسەنەة، هەر کەسێک هەستێ بە ئەنجامدانی چاکەیەک فله 10 أمثالها بۆ ئەو کەسە هەیە دە ئەوەندەی خۆی. ومن جاء بالسيئة، هەر کەسێکیش هەستێ بە ئەنجامدانی خراپەیەک یا بێتەوە لای ئێمە بە ئەنجامدانی خراپەیەکەوە فلا يجزى، سزا نادرێ إلا مثلها، تەنها بەقەدەر خۆی نەبێ وهم لا يظلمون. ئەوان یعنی هەم چاکەکار هەم خراپەکار ستەمی لێ ناکرێ، بەڵام بۆ چاکەی دەبێ بڵێن ستەمی لێ ناکرێت، چاکەکانی بۆ حساب نەکرابێ، بۆ خراپەکاریش ستەمی لێ ناکرێ، خراپەی زیاتری لەسەر نووسرابێ یا شتێکی نەکرد بێ بۆی حساب کرابێ. ئەو جار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قل، پێیان بڵێ طبعا بە ئێمەش دەڵێ ئیننی هەدانی ڕەبی، بێگومان من ڕێنمونی کردووم پەروەردیگارم بۆ کوێ؟ إلى صراط مستقيم، بۆ ڕێگای ڕاست. قل، پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیننی بێگومان من هەدانی ڕێنمونی کردووم چێ؟ ڕەبی پەروەردیگارم بۆ کوێ؟ إلى صراط مستقيم، بۆ ڕێگایەکی ڕاست. ئەو ڕێگا ڕاستە چۆنە؟ قیەمەن قەییمەن نیە، زۆر خەڵکوان دەیخوێنێتەوە ئاگاتان لێ بێ، قیەمەن لە شوێنی کە قەییمە، ها لێرە قیەمە هەرچەندە ڕێک معنانە. قیەمەن یعنی دینێکی ڕێک و ڕاستە، دینێکی ڕێک و ڕاستە، یعنی خواری و خێسی تێدا نییە. کام دینەیە؟ میلەتە ئیبراهیم، ئاینی ئیبراهیمە، میلەت یعنی ئاین، لێرە ئاینی ئیبراهیمە کە حەنیف، ئاینێکی بێگەردە یعنی لە هەموو ئەوەیەک لە هەموو دینێکی لار و خوار و خێز بەدوورە. وما كان من المشركين، ئیبراهیم هیچ کاتێک لە بتپەرستان نەبووە، یعنی مش وەکوی دەبوو، منیش وەکوی دەکەم. طبعا لە هەموو پێغەمبەران زیاتر مەسەلەی وەلا وها بەڕا خۆیەک لاکردنەوە بۆ خوا و خۆشەویستی بۆ خوا و بەریبوون لە شیرک و لە بتپەرستی ئیبراهیم زۆر زەقی کردوتەوە. وازحە؟ قل، پێیان بڵێ ئیننی بێگومان من هەدانی ڕەبی ڕێنمونی کردووم پەروەردیگارم، یعنی قووەتەکەی خۆم نییە، هێزەکەی خۆم نییە. فعلا ئەگەر خوا هیدایەتت نەدا و خوا ڕێنمونیت نەکا، خوا تەوفیقت نەدا، کەس بە زۆری وایە ناتوانێت کەسێکی دیکە هیدایەتدا. بۆ کوێ ڕێنمونی کردوم و هیدایەتی داوم؟ إلى صراط مستقيم، بۆ ڕێگایەکی ڕاست کە دینەن قیەمە، ئاینێکی ڕێکە ڕاستە. میلەتە ئیبراهیمە حەنیفە، ئاینی ئیبراهیمە یعنی هەمان ئاینی ئیبراهیمە کە حەنیف، کە ئاینێکی بێگەردە و دوورە لە هەموو خواری و خێچی و لاریەک. وما كان من المشركين، ئیبراهیم سەلامی خوای لێبێ هیچ کات لە بتپەرستان نەبووە. وایە ها لە نوێژێدا کە دەیخوێنین وجهت وجهي للذي، دەڵێ وما أنا من المشركين، دەڵێ من کە دەڵێ ئیبراهیم لە بتپەرستان نەبووە، یعنی ئەمنیش وەکوی بتپەرستی ناکەم، شەریک بۆ خوا بڕیار نادەم. قل، پێیان بڵێ ئینە سەلاتی، بێگومان نوێژکردنم طبعا عیبادەت بەس نوێژە، بەڵام گرنگترینیان نوێژە، کە دەڵێن نوێژم یعنی عیبادەتم، پەرستشم، بە تایبەتی نوێژکردنم، و نوسوکی قوربانیکردنم، قوربانی سەربڕینم، و مەحیایە ژیانم، یعنی ئەوەی دەژیم، و مەماتی مردنم،
هموي بوشيا لله، هموي بو خوايا، هموي ببي شرعي خوايا وديني خوايا كرب العالمين كفروردگاري جهانيانا. قل إن صلاتي ها بو كذا بستين ويجي ها يقل دعاء مشهورة كان كيلا بريتي كذا بستين ويجي بيش فاتحة سنة بليتي وجهت إني تداني لدعاكي وجهت وجهي للذي وما أنا إن صلاتي يقول لك لا دبي إن صلاتي ونسكي ومحياي وماتي لله رب لا شريك له وبذلك أمرت وأنا ليرضى أول بلام دبي ليبلي وأنا من المسلمين وأنا من المسلمين من مسلمان أو آتي دواتن. قل إن صلاتي طبعا هو خوب بدست ودانك التواو بأخوي أجل إنسان بقناعته وبيلي أو ندي بسها. قل إن صلاتي بلا نواجم يعني عبادتهم خوا برستيم ونسكي قرباني كردن وسربرينم ومحياي ومماتي جيانم وهروها مردنم هموي لله رب العالمين بو پروردگارا كخواي همو جهانيانا لا شريك له هيش هاو بشو شريكي نين أو خوايا لا شريك له هيش هاو بشو شريكي نين أو خوايا وبذلك وهرب وش أمرت فرمانم بيكراوا يعني هرد بواشكم يعني أو بريار ما والناس يعني بريارش فرمانش بيكراوا كهرد بأوابكم بومني الآدم لا شريك له هيش هاو بشو شريكي نين أو خوايا وبذلك هرب وش أمرت فرمانم بيكراوا وأنا أول المسلمين من يكم كسيكم كسدكم خم بدستوى دموشي واي قلتوا پیغمبر صلى الله عليه وسلم بلام إما دلينسي وأنا من يكيكم لو كساني كخم بدستوى دم هندك شده فرمون وقصي إبراهيم پیغمبر السلام قائله به لسرزاري بي پیغمبري إما صلى الله عليه وسلم أو دوباره كردوتوا لنا پیغمبريش يكم نبو چونك پیغمبري إمش لدعاء دا أولكي دوباره نكردوتوا أو دعاء إما دي خوينين پیغمبر خوين دويتي لا شريك له هيش هاو بشيكي نين أو خوايا وبذلك بوا فرمانم بيكراوا كبس خوا بپرستم وأنا من اللي بدله من يككم لمسلمانان طالما موقسي إبراهيم يكدله من يكم كذبهم كخم بدستوى ددم فعلا لقب مسلمانيتي يكم ذاك بو إبراهيم بيغمبر سلامي خواي لبي بسر بكار هندراوا. قل آتي دواتر دفرمي بيان بلا أي محمد صلى الله عليه وسلم طبعا بتپرستكان دا ينغوسي زور جادا ينغو دورا أتو لقل مخواكاني إيما بفرسته بايمش خواي تو بفرستين أتو قصة بخواكاني إيما مالي إيمش بوي قصة بخواكاني بخواي تو نلين بلام دكريش ديوا ريكوتن لسر عقيدة وإيمان بكري نا دكري بوشتي دنياي صلح كي لقل كسي كافريش شر نكردنا صلح آشتي اشتي دنيايا بس لقل لسر خواه هبون وخواه نبون شريك بريار دان وشريك بريار ندان مع عملية دانيا. قل بيان بلي أغير الله أجقل أخوا أبغي داوابكم ربا كبروردگاري چي دي كم هبه دتانوه او بيدا قلت استفهام توبيخي برسيارك بو سرزنش كردن يعني هرگيز داواناكم لقل خوا كسي چي دي كبت بخوا مبت بپروردگارم. قل بيان بلي أي محمد صلى الله عليه وسلم أغير الله أجقل أخوا أبغي داوابكم ربا كسي دي كبو بيت پروردگارم وهو لكاتك دا أو خوايا رب كل شيء پروردگاري همشتكا. قل أغير الله أبغي ربا بيان بلي آية جيجا لخوا داوابكم پروردگاري دي كم هبه وهو رب كل شيء كأو خوايا پروردگاري همشتكا. أو زاد فرمي ولا تكسب كل نفس إلا عليها ولا تكسب يعني أنجام نادا هيج كسك هيج خرابك إلا كأنجام دا خرابك لقازانجي شيا لزرري شيا إلا عليها لزرري خويتي. ولا تكسب معنى كلمة كان هوايا أنجام نادا كل نفس يعني هركسك إلا عليها إلا أو أنجام دا لزرري خويتي مفهومك أي هوايا يعني هركسك هر خرابي شكر زرركي بو شيا بو خويتي. أو جار يا سايشي ديكي خوا أوي ولا تزر وازرة ولا تزر يعني هل ناقري وازرة هيج بار هل قريك هيج كسك وزر أخرى كولي قناهي كسيشي ديكا
معنای کەلیمەکان ولا تەزیرو یعنی هەڵ ناگرێ ناخرێتە سەر پشتی وازیڕە هیچ کەسێک هیچ کۆڵ هەڵگرێک ویزر کۆڵ و باری ئوخرا کەسێکی دیکە ئەوەش مەبەستیە ئەنی تاوانی کەس ناخرێتە سەر کەسێکی دیکە ئەوە قاعدەی یەکەم ئەوەی هەر خراپەیەکت کرد زەرەرەکەی بۆ خۆتە قاعدەی دووەم ئەوەیە تاوانی کەس ناخرێتە ملی کەسێکی دیکە ئەوەی جاری پێت دەڵێن ئەو شتەی بکە ئەو باڵ بەملی من شتیوا دەبێ بیکە و گوناهاکەی بۆ من بیکە و لەسەر شتیوان نییە بۆ قیامەتە دەکرێت بۆ شتی دنیاە بڵێ پارەی خەرجکەوەم بۆ دەدەمەوە وایە جەریمەیەکت کردووە من لە زیاد تۆ عقوبەی وەردەگرم بەسخوا ئەو یاسای قبول نییە ولا تەزیرو هەڵ ناگرێ وازیڕە هیچ بار هەڵگرێت ویزرە ئوخرا کۆڵی کەسێکی دیکە ثم پاشان إلى ربكم بولاي پروردگارتانە مرجعكم مرجع يعني گەڕانەوە شوێنی گەڕانەوە یان کاتی گەڕانەوە هەردووشی هەر ڕاستە ها کاتی گەڕانەوەش هەر لەکن خوایە خوا دەیزانێ شوێنی گەڕانەوەشمان هەر بۆ لای خوایە کە گەڕاینەوە چ دەبێ فەیونەبیئوکم هەواڵتان پێدەداتەوە خوا هەواڵتان پێدەداتەوە گوتمان یەکەم جار هەواڵدانەوەی و دواتر پاداشتە یا سزایە وایە هەواڵتان پێدەداتەوە بما كنتم فيه بوشتاني كأيوة بما بوشتاني كنتم ايوة فيه تيدا تختلفون دكوتنا ناكوشي وتيدا ناكوكبو واضحة قل أغير الله أبغي ربا بيان بلي آية جقل الله جقل أخوا داو أبغي داوابكم ربا پروردگاري شي دي كم هبه وهو رب كل شيء لكاتك دا خواي من پروردگاري من الله پروردگاري همشتيكا وايا خلق و ژیاندن و مراندن و ڕسەقدان و زەڕ و نەفعی هەموو شتێک بەدەست خوایە دەکرێت لەگەڵوی کەسێکی دیکە بپەرستم بێگومان نا ولا تەکسیب كل نفس إلا عليه ئەنجام نادا هیچ کەسێک هیچ خراپەکەی تێدا نیە مەحذوفە تەنها کە ئەنجامیدا عليها لە زەرەری خۆیەتی ولا تەزیڕ وازیڕەة وزر ئوخرى هەڵناگرێ هیچ بار هەڵگرێک هیچ کەسێک کۆڵ و گوناهی کەسێکی دیکە ثم إلى ربكم يعني ئاگادار بن پاشان يعني چاکە دەکەی خراپە دەکەی وایە ئەوە لێرە بە کەیفی خۆتە بەڵام ئاگادار بە إلى ربكم مرجعكم بۆ لای پەروەردگارتانە کات و شوێنی گەڕانەوەتان ئەو کات فەیونەبیئوکم هەواڵتان پێدەدات و ئاگادارتان دەکاتەوە بما كنتم فيه تختلفون بەو شتانەی کە ئێوە تێیدا دەکەوتنە ناکۆچی وهو الذي وهو خوا الذي أوزاتيا جعلكم ايوي جراوة بخلائف الأرض بجينشينو جيگروي سرزي ويا اگر اواني پیش ايما نمرد بان استاجي ايما ندبويوه ويا هميشه قومي رويشتون خوا قومي لنا وبردون قومي ديكا بونتا جيگرويان اواني سرنمي پیغمبر صلى الله عليه وسلم جيگروي اواني پیش خويان بونو ايما جيگروي خلقي شي پیش خومانه وهو الذي خوا أوزاتيا جعلكم ايوي جراوة بخلائف الأرض بجينشيني سرزوي بجاوة دكري بلينها لا شوينك هي مروف خليفي خوا على سرزوي خليفي خواي بمعنى اويك مكلفة بويك أمري خوا على سرزوي جيبا جيكا يعني اوك خلقي لنا وتشو ايما هاتوين تشويني اوان وأوزاتيا ايوي جراوة بجينشينو نیشتەجێ و جێگرەوەی سەرزەوی ئەو جار یاسای خوای چۆنە وەڕەفع بعضکم فوق بعض درجات بەرزی کردوونەتەوە هێندێکتان بەسەر هێندێکتاندا بە چەندان پلە وایە لەسەر زەویش هیچ دوو کەسێک وەکو یەک نییە وایە وەڕەفع بەرزی کردوونەتەوە هێندێکتان بەسەر هێندێکتاندا بە چەندان پلە بۆچی خوای گەورە ئەو جیاوازەی دروست کردووە یەکێک بەرزە و یەک نزمە یەک جوانە و یەک ناشیرنە یەک ڕەشە یەک سپیا وایە یەک فەقیرە یەک دەوڵەمەندە یەک دەسەڵاتی هەیە یەک بێدەسەڵاتە وایە جارێ وایە یەک نەخۆشە یەک ساغا وایە یەک نیعمەتی زۆری لەگەڵ کراون و یەک لێی گیراونەتەوە هەموو ئەوانە بۆچین لیەبلووەکم فیما ئاتاکم بۆی تاقیتان بکەینەوە لەوەی پێدراوە ئەتۆ لە چی بەرپرسی لەوەندەی هەتا تەنها لە نیعمەت و نقمەتەکانی خۆت ئەگەر لەسەر نیعمەتەکان شکری خوات کرد بێ لەسەر نقمەت و ناخۆشیەکانی سەبرت گرت بێ لە ئیمتیحان و تاقیکردنەوەی دەرچووی وایە چونکە کەسێکی فەقیر طبعا لەسەر ماڵی محاسبە ناکرێت لەسەر زەکات نەدانێ وایە وە کەسێکی دۆڵەمەند بە نمونە
لقدر دولمنديكي محاسبة ذكره إن ربك بجمان فروردقاريتو سريع العقاب زور خيرالتي لا سزادان وتخلصان دنوا بلام لهمان كاتجدا وإنه بجمان هر أو خوايا كعقوبي خيرايا سزاي خيرايا لغفور رحيم زور لخوشبو مهرباني طبعا لتسن شوين دا خواي قورا أو درستي بيك وهنا وانها ها اللي يرد فرم إن ربك سريع العقاب وإنه لغفور رحيم تشويني كذا فرمين نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم. ها ليك هاتدا عقابي شهي أخوة لخوشبوني شهي توري شهي رحمي شهي بلام هر كان لشويني خوي وايا عقاب طولكي بوشي خيرايا وكساني بيك باورنو بخرابة ودسنا لا إخوائي قورا لخوشبون ومهربانيكي بوشي بو كسي توبي دكاتو بإيمان ودسيته لا إخوائي قورا وهو الذي خوا أو ذاتيا جعلكم ايوي جراوة بخلائف الأرض يعني بزينشيني سرزوي جيقروي سرزوي ورفع بعضكم برزي كردونة وهندكتان فوق بعض بسر هندكتان دا درجات بسندان بلا بوتي ليبلوكم حاجتان لي بحرسي هتها بو اوي تاقيتان كاتوا فيما آتاكم لوي كخوا بيداوي واضحة بو إنسان هرسي هيتي وهرسي ديتا بيرشي لوي بتاقي كرنوي ورقلي وايا اوشتاني دينا بيرشت يان تاكن يان خراب يا خوشن يا ناخوشن يا ساكا چونا ها وحديثي لفرمي سرم صرما ولا إيشي إنساني إيمان دار كهمشتكاني بو دبن بخير وايا بلام چون دبن بخير اگر چاكي توش دبي إيمان داري راستقينة سلكا سپاس گزارو خواهي قورا بخير بود دنوسي سپاس گزاري عبادتا اگر توشي نارحاتي بوي صبر دقري او كاتا پاداشتي صبر قرتنكت بود دنوسي هر بخير بود تواو دبي بوي هر چي هتا مالتها بيان دبي بو مرجي لهبوني دا ياخي نبي وايا لنبوني دا ناؤمير نبي وايا مثلا دا صلاتها بيان دبي فمرجك كده صلاتها بالنبي طاغوت ظالمك وانا يستا كبد صلاه جبوي وقدلي بغيرته ايمان ندوريني اشتكاني كشبه مان شيء فقير بيا دولمن بها لفقيري دا فنابو حرام نبي وكفر نكي لدولمن دا لخوا يا ساغ نبي نخوش يا ساغي وايا طبعا اگر بورديش بير كيو كاميان زورتر ليو انسان دغا بخواي بخوش كان يا بناخوش كان لناخوشي كان ده ها ولا او كاتي نخوشي زياتر خواد وبردتو يا كساغي نخوشي او كسي دولمندا زورتر بزوري ها زورتر عبادتي بذكريا خلقي كي فقير اساي فقيرك او كلبر مالو سروت ده صلاه دارك زورتر خواي لبيريا بده صلاتك اذن بده صلاتك كتيني بوده وهواري بده ظلم اللي ذكر لنا تاريخ دابه هو خواي غوري يا ساي وا اذا احب الله عبدا ابتلاه اگر خواهی قوله عبدي چه خوی خوشویست تیل دکا تاقی دکاتو بعکسو اگر رقی لعبدي چه خوی بو بلاو مصیبتکانی لسلاده با دخاتا خوشیو بوی چند خرابه هنده دیگه خرابه بوی انسان اگر بیرکرنوی که دروز به تتوانه جیانی خوی هوی بکا بعبادت بوی تاقی تان کاتو لوی که پیداون ان ربک سریع العقاب بگمان خواهی تو زور خیره لسزادان و عقوبدان دا بو كسي خرابكار طبعا بلام لهمان كادا وإنه لغفور رحيم هل أو خوايا لي خوش بو مهربانه إنسان نابه هيच كامك لواني لبيرتوا ها بوي كخوا ناسي وخوا دبرستي نابه عقوبة لبيرتوا وها كسي إيماندار زورت العقوبة خواي دا ترسي بلام هيच كاتجي للرحم خوا إنسان نابه بأمد به صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه